بەخوا ئەوەتە بەڵێ بەڵە بەڕێزانەوەی کە لە ئێستادا بینیتان دیمەنەکان کە دیارە لە ئێستادا ئامادەکاری بەوە دەکرێت کە ئەو شانۆیی بۆ توشبوانی شێرپەنجە شاڵە و ئەمە تەنها شانۆییەکە یاخۆ چەند چالاکیە کە بەڕێوە دەچێت بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە و لەکوێ بەڕێوە دەچێت چەند ڕۆژ بەردەوامی دەبێت. سڵاو بەهار ئەمە کەرنەڤاڵێکی هونەریە ساز کراوە بۆ مناڵە نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا کە گۆرانیە و دوو شانۆیە شانۆیەکیان شانۆیەکی مناڵانە کە لێرە کەمیش کە دەست پێکا چاوەڕێ هاتنی مناڵەکان بۆی دەست پێ بکە و شانۆیەکیان شانۆیەکی بێدەنگە لە هۆڵەکانی خوارەوە ئاکرێت. من بەشداربووەکانە دوێنم سڵاوی لێ بێت بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵتم ئەمە بزانم نمایشەکەتان باس لە چی ئەکات؟ نمایشەکەی ئەمە باسی شانۆیەکە لەسەر پاشای گەمژە شانۆیەکەشمان بۆ مناڵانی نەخۆشخانەی هیوایە بۆ ئەوەی بتوانین لە نزیکەوە خەندەیەک بخەینە سەر لێوەکانیان چکە ئەو منداڵانە ماوەیەکی زۆرە لە ناو ژوورەکانە قەتیس دراون ئەوش بە حکمی نەخۆشیەکان هیوادارین کە بتوانین شتێکی بچکۆلەمان کردبێت و خەندەی بخەینە سەر لێوەکانیان. زۆر سپاس دەکەم. ئەمە پرسیار لە تۆ بکەم تۆ بەچی ڕۆڵێک بەشداری ڕۆڵەکەی دە باسی چێکە؟ من دوو ڕۆڵم کار بەدەستی ئاخام ئەم ئاخا تازەی کە هاتووە پاشەکەمان هەڵخەڵەتێنێ کار بەدەستیەوەم ڕۆڵێکم ڕۆڵێکم جددیە ڕۆڵەی کەشم لە ناخۆ ترسنۆکم بەڵام دەری نابڕم ڕۆڵە جددیەکەم بۆ پاشە تازەکەمانە کامێ وا دەری خەمکەیتر خەڵک لی بترسێ تاواک هاتووە سە حکوم ڕۆڵەی کەشمەوەی کە ترسنۆکێکم لە ناخۆ ئەترسم ئەو سەحریکە و کردوێتی بەسەم نیشا بشکێتەوە. سپاس دەکەم ئەم ئەکتەریان مەیک ئاپیشی کردووە ئەمە باسی ئەوم بۆ بکەیت لە ڕووی تەندروستیەوە خوێندنەوە کراوە بۆم شانۆیە تا چەند بۆ تەندروستیە مناڵانە باشە؟ بەڵێ خوێندنەوە کراوە ئێمەی هاتووینەتە ناو خەستەخانەی هیوا پێم وابێت دکتۆرەکان لە ئێمە شارەزاتن لە ڕووی تەندروستیەوە هەموو ڕێکارێکی تەندروستی بۆ گیراوەتە بەر بەڵام ئێمە سۆز و خۆشەویستی مناڵەکان وایان بۆ کردوین من ئامادەم ئەگەر تووشی نەخۆشیەکەیوان بمشان ناسی پێوەکەم دڵنیا بەلەوە لە ناخی دڵیشمەوە قسەکەم. ڕۆڵەکەی تۆ باسی چیەکە؟ ڕۆڵەکەی من قاشولی خۆشمەچیم بەڕاستی پاشاوا لێ ئەەکەم شوێنەکەی لێ داگیرەکە بم بە پاشا و لە مستەقبەلە ئەمەوە بەو کێشەی بەو ئینەی خۆم چکە ساختەچێتی کۆتاکەی ساختەچێتیە. زۆر سپاس دەکەم لێرە ئەو خاتوونە پێم وابێ دەرهێنەری نمایشەکەیە. سڵاو خاتوون بەشێکی ڕاستەخۆ لەگەڵتم ئەمێ بە دیاریکراوی ئەگەر بێتە ئێرەوە باسی نمایشەکەتانم بۆ بکەی نمایشەکەتان باس لە چیەکە و ئامانجی ئێوە چی بوو؟ ئێمە ئەم چەندین چالاکیمان کردووە بۆ خەستخانەی هیوا بە خۆشحاڵیەوە بەخۆ بەخشانە بەڵام چەندین کەسی باشیش هاوکاری کردین بۆ دیاری وەکو بەڵێ شانۆگەریەکە باس لە پاشایەک ئەکاتن کە سەر لە شێواوە لە هەمان کاتە شانۆگەریەکی تریشمان هەیە بە بێدەنگی چەندین چالاکی تریشی تایە ئێمە حەزمان کردووە ئەو مناڵانە پێویستە نەک هەر ئێمە هەموو لایەن و کەسانی تریش پێویستە ئەم ئیشانە بکەن بۆ خەستخانەی هیوا بۆ چەند شوێنێکی تریشە پێویستە بکرێ ئێمە حەزمان کرد ئیمڕۆ بۆ کەمێکیش دڵی مناڵەکان خۆشکەین بۆ ساتێکیش لەگەڵ یانابین و دڵخۆشیان بینێ. ئەمە بە دیاریکراوی وردەکاری تەواو بزانم دەربارەی شانۆیەکە ئایا پرسان بەوە کردووە کە لە ڕووی تەندروستیەوە سوودی بۆ مناڵانە جگەرە دڵخۆشکردن و ئایا زیانی نییە بۆ ئەوان؟ ئێمە ئەو شانۆگەریمان کردووە بڵێ بۆ ئەو کاتێک کە ئەمان ئێستا خەریکی چارەسەر و شتن بڵێ چەندین مەرحەلەی ناخۆشیان لەبەر دەمایە بەڵام ئێمە ئەم شانۆگەریان بۆ ئەەکەین کە تۆز دێ دڵخۆش بن و ئەو شتانەی هەیەە لە بیری بکەن بەو شانۆگەریە. زۆر سپاس دەکەم. بەڵێ شاڵاو بەڵام دەمەوێت کەسانێکی شارەزایە خۆت کە پزیشکێک بدوێنیت سەبارەت بەوەی کامڕۆ ئەو کۆمەڵەکە هاتوونەتە ناو نەخۆشخانەی هیوا کەمەوەکو ئەکتینیا خۆ دەیانەوێت شانۆیەک بەرهەم بێنن و خۆیان باسییان کرد هەم بۆ دڵخۆشکردنی مناڵانی توش بوو ئەوان چی دەڵێن لەم بارەوە لە ڕووی تەندروستی و لە ڕووی سایکۆلۆژی و تا چەند کاریگەری دەبێ و دەتوانێت دەم مناڵانە دڵخۆشکا بەم بابەتە. بەهار وەگوتم بە دیاریکراوی خولێکی دیکە دەست پێکات تا ئێستا منداڵەکان نهاتونەتە ئێرە و پزیشکەکانیش نهاتوون بێگومان ئەگەر پزیشکەکان لێرە بۆیە پرسیاریەوەمان دەکرد کە ئایا
ئەم نمایشان ئەم جۆرە نمایشە و تێکەڵبوون مناڵەکان بەم شوێنە زیان بە تەندروستیان نەگەێنێت بەڵام تا ئێستا هیچ پزیشکێک